پێشەوەش بە ئێوەی عەزیز دەڵێم وەگەر پێتان خۆشە شتێک بڵێن، شتێک هەبێ کە سوود بە دروستبوونی ئەم ماڵە بگەێنێت، پێشنیارێکتان هەبێ توانی مایکەکە بێنینە خزمەتان و قسە بکەن. بەڵام باجارێت گوێمان لە دەنگی کاکە دڵشاد داودە بێت. لێرەوە درود و سڵاوە نێرین بۆ ڕوحی پاکی مامۆستا سەڵاح داودە و هەموو هونەرمەندانی عەزیز لە گەرمیان ئەچینە گەرمیان و شاری کەرکووکی خۆشەویست و گوێمان لە دەنگی کاکە دڵشاد دەبێ. ئەڵڵا وەیسی مەقامی ئەڵڵا وەیسی بە دەنگی کاک دڵشاد.
سختم ده نما 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 نما